سعدی ئێرە گەشتی دەکرێتەوە؟ لە ناو سیارەیمە خۆ بە تارەی نایە مەیاوە ڕێقە لە بارەخە. دە باشە دەی خێراوەرە تااقەتم چوو لێرەوە نە چاوەڕێ بکەم. باشە باشەوە هاتم. بەحافیز. چی بوو خوشکم؟ کچێنیش دەڵێ دەبێ مێر بەکرد بێ. بۆچی؟ فەحسی خوێنیەوە. ئەیدە باشە تەلەفۆنێکی بۆ بکە؟ هەوا بۆ یەکەم. وەڵڵا ئەوەندە مەشغوڵە بزان پێی دەکرێت بێ؟ نەخۆشی قابلی لارە بێبێت. ئەلو پیاوەکە باشی؟ ئەمن زۆر باشم ئینشاڵڵا توش باشی. مەمنونم ئەمن لە دکتۆرم. دەزانم. دەڵێ فەحسی مێردەکەتی دەبی بێ. ئەوە چ بوو بابە ئەوە چ بوو ئەوێ دێ دەرێ فەحسی مێردەکەتی دەوێ. لە چێوەی پێگوتی؟ نا مەبەستم ئەوە نییە مەبەستم وەیە لەو ڕۆژانەدا هەموو خەڵک نییە پێویستی بە فەحسی مێردەکەتی یعنی توزانم. ئێدە باشە من لێرە چاوەڕێم ئای بەزوو بەوەرە. چی وە قسێ دەکەی ئەمە ئیشمەیە. کوڕە ئیشی چ؟ وا من نەخۆشم ئەمن. جانەکەم چاوەکەم وەڵڵا ئیشم هەیە تلا ئیشم هەیە بیللا ئیشم هەیە چاوەکەم. بەسە گوتم وا چاوەڕێ دەکەم زوو بەوەرە دەی. عەزیزەکەم چاوەکەم ئیشم هەیە دوای گلەی نەکەی لەوانەیە ساعتە چکە لەوانەیە 2 ساعتکە لەوانەیە 5 ساعتیکە. ساعتێک کە لێ ڕادەوەستم لێرە دەبی لێ خواحافیز. هەوڵ دەدەم هەوڵ دەدەم. خواحافیز. چیڵێ لە نایە؟ وەڵا من کارم هەیە و نازانم چی و هەزار بە. پیا هەرە قساناکە. ئەرێ وەڵڵا بڵێن چی؟ کورە حەیدەر جواب نادوە بە بێژەنیکەم. باشم دوو سەلامە چیان لێ نان فڕان بێت بۆ 6 دەفتەر بۆ پارەوە. پارێ زۆریان پێ. جواب نایەنەوە. سلام علیکم. کورە بەخێر نێیتەوە بە ملی شکاو بێتەوە ئەو هەموو تەلەفۆنەکەم بۆ جواب نایتەوە. حەیدەر نەفرۆش پێ بە پارەکەەوە. توخوا کاک ڕەشید ئەوە زەلامە تووشی منت کردووە؟ بۆ؟ ئەوە چییە باوکڕە ڕەزیل پیسکە وەرە زەلام ئەو هەموو پیاوەتیم بۆی بووە ئیش و کاری دنیام جێهێشتووە شەریکاتی دنیام جێشتووە لە ڕۆژێک کامل من لەگەڵی بوومە منی ئەلوێ فڕێداوە نیو ساعتە بەڕێگاومە تاتومە تێرە بۆ وەڵا قەرەباڵەقە بەنزینم سەرفە بێ بەجدیدا؟ کورە براگە من لەگەڵ ئەو نەوە نەفەرانە تێکەڵ مەکە بەقورە با مەعامەلەی خۆش بێ. کورە بێژەم با نەخۆم نەکوژم تۆ پارە بینی وەک لۆکە نەرمەبی بۆ خاچی خوا کاکە پارەی لێ قەرزەکەم ئیسفادەی لێگەین هەم پارەی لێ قەرزەکەم بۆ خۆم هەم بۆ تۆش. ئیسفادە لەوەکەی چەند ئیسفادەت لە من کردووە؟ وەڵا هیچ مسقالە زەڕەش ئیسفادە لەو ناکی بابە. کورە کاکە گیان بەخوام پێکێنمەوە گوێ لە تۆ ناگرم سەر تەلەفۆنی بۆکەم. بۆی بکە بدڵی خۆت کاک حەیدەر بێ منە ڕۆ بابە بۆ کوێ ڕۆی ئیسفادەیەکە بە حەقی قورعان پەنێ کوێەوە. کورە کاکە خەمی ئەوتە؟ ئارە وەڵا تووڕە کردووە. کورە کاکە تووڕەم نەکردو پارەی گۆڕی من لەبەرچی بێتاقەتم پارەکەی گۆڕی و ڕۆژ. بۆ کوێ؟ تۆ لادێ و تێ ڕۆمەوە. کورە بۆ خاتری خوا تووڕە نەکردی بێ. هەرچە تێرەکەم پەنێ کوێڵێ. کورە وەڵی چم نەکردووە. ئەی خوشکم تۆ چەند مناڵە هەیە؟ وەڵا من یەکم هەیە ئەی تۆ چەندت هەیە؟ وا لێ نەستنێ وەڵا من جارێ هیچی ئیشەڵڵا خوا دەدا ئیشەڵڵا هەموو شتێ لە دەست خوایە. بی مێری خەفەتیشی لێمە خۆ بەخوا پیاو هەروارە کرد بیگلەوە بکەیتەوە قەلق بی خۆ گرنگترێتی. ئەی هەوا ئەی هەوا ئەو سوتفەی دەبی لۆ من مشکلەک هەر دروست ببیتم. قەت بەتەنیا حەزم لێ نییە بێمە لای دکتۆر ئەم مێردەشم هەر پێم وت وەرە کاکە وەرە نایە میش و کارەکانم گرنگترێکە. وەڵا من فێر بمەوە نە بەتەنیا هاتووم. ترەڵی چی بەخوا. ئەلو جێ بگرە ئیشەشی زەرورم پێیە بڕۆ پەنایەکی. بۆ چی بووە؟ کورە تە زوو بڕۆ ئیشم پێتە. باشە باشە. ئێدی سعدی قسە بکە دوور کەوتومەتەوانێ. جێ بگرە ئەو ژینەی کە لە کلی دانیشتی دەزانی چێە؟ کێیە؟ جێوە هەناری خێزانمە. یعنی هەردووکمان هاچین بۆ لای یەک دکتۆر؟ لەو سوتفەیە لەو هەمە دکتۆرەت لۆ دکتۆرە هەربژاردیە. یە باش من قوڕی کێ بکەم بەسەرما سعدی؟ جێ بگرە هەر ئێستا ئەوێن دەرێ بەجی دێلی و دەڕۆی. باشە دەیخوا حافیز. ئەو بۆ کوێ دەڕۆیت؟ وەڵڵاهی دایکم تەلەفۆنی کردووە لە وەزعم زۆر خراپە بێ بڕۆم بۆ لای ئەو. مێردەکەت دێ بەحسەکەت بکە؟ نا تەلەفۆنم بۆ کردووە کە نایەت. دەیخوا حافیز. بەخێرچی.
السلام عليكم. بەسەرناوی خۆتا هاتی بەخێر بێ. هەنار کوی باشم بۆچت تۆ کووە ئەحوالت کووە دکتۆر چی گوت والله دکتۆر وتی دەبێ مێردەکە بێ فەحس بکە. لە بەتوو نەبایە قەدە و هازوو دەداهاتم بەس بابە هەنار نەخۆش بی ئەمە لە ئیشێ بم ڕسمدا لە ئیشێ بدە مەرگم پێت بدە جانەکە خوانەکە دەوامەڵێ کا دکتۆر چییە؟ لە ژوورەوە هەست باسی بۆ لای دکتۆر. جانا زانی تو ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبی؟ وەختی وەیە. حەیران